پێشمەرگە دێرینەکان هاوشێوەی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا پشتیوانی خۆیان بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری لا بازنە جیاوازەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەردەبڕن دەشڵێن هۆکاری پشتیوانیان بۆ لیستی کۆمەڵ بەرگریکردنە لە دین و ژینی خەڵکی و مافەڕەواکانیان لە بەغدا. ئێستا سپاس بۆخوا الحەمدولله هەر ئەو پێشمەرگانەی ئێمن کەوا چوونەتە خەباتی پەرلەمانی توانیویانە دەستکەوتێکی باش بەدەست بێنن بۆ ملەتی کورد بۆ پاراستن بۆ حتا دەرکردنی یاسای ئیسلامی کە بوونەتە هۆی ئەوەکەوە نتوانن لە پەرلەمان یاسایەک دەربسێت کە دژی ئیسلام و میلەتەکەمان بۆ بێتە الحەمدولله ئێستاش هەر لەو هەرژانی ئێستاکەوە زۆری کاندیدەکانمان پێشمەرگەی دێنینی کۆمەڵی دادگەرین من داوا لە هاوڵاتیانی کوردی دڵسۆزی خۆمان دەکەم ئێستاش دەنجیان پێ بدەن لەبەر هەمان خەباتی شۆڕشی شاخ و شار دووبارە دەبێتەوە بە پشتیوانی خوای پەروەردگار. ئێمە وەکو پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی ئێستا لە کۆمەڵی دادگەری پشتیوانی خۆمان ڕادەگەێنین ئیش دەکەین هەوڵ دەدەین بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری. پێمان وایە کە باشترین لیستە بۆ ئەوەی پشتیوانی بکەین و هەوڵ دەدەین تێدەکۆشین بۆ سەرخستنی ئەو لیستە. کاندیدەکان زۆر باشن لەخوا بەزادبی ئالی سیقەن تێگای سیقە و متمانەی خەڵکن لە ناو جەماوەر لە مستەوایەکی زۆر باشدان. لە درێژەی پشتیوانیەکانیاندا بۆ لیستی 285 کۆمەڵ پێشمەرگە دێرینەکان دەڵێن کۆمەڵ خەباتی شاخ و سەنگەرەکانی گواستۆتەوە بۆ نێو پەرلەمان بۆیە پێویستە متمانەیان پێ بدرێت. من وەکو پێشمەرگەیەکی دێرین و پێشمەرگەی شاخ پشتیوانی خۆم بۆ کاندیدانی کۆمەڵ دووپات دەکەمەوە ئەو پشتیوانیشم نە لەبەرەوەیە کاندیدەکانی کۆمەڵ چیم بۆ بکەن بەڵکو لە بەخاتری وەیە کە ئەوانە بەرنامە و منهەجەکەیان بریتێ لە بەرنامەی ئیسلام و بەرنامەی قورئان هەر تاکێکی پێشمەرگەی دێرین بۆ هەر تاکێکی موسڵمان پێویستە دەنگ بداتن بەو کەسانەی کە بەرنامەکەیان قورئانە و بەرنامەکەیان ئیسلامە. چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا پشتیوانی خۆیان بۆ کۆمەڵی دادگەری دەردەبڕن کە بە لیستی ژمارە 285 و بە دروشمی لەگەڵتان ڕاستگۆین بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.